بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووانە بەرجەکەم لاپەڕا 90. بابەتی هەڵبژاردنی هۆکارێک واتە هەڵبژاردنی ڕێگەیەک لۆ لێکدانی ژمارە. بازرگانێک سەردانی چەند باخێکی سێوی کرد لە بەرواری باڵا لە دهۆک. پاشان 398 سندوق سێوی کڕی کە هەر سندوقێک 48 دانە سێوی تێدا بوو. کەواتە 398 سندوق لە هەر یەک سندوق 48 سێو هەیە. ئایا ژمارەی هەموو سێوەکانی کڕیویەتی چەندە؟ هەموو واتە لێکدانە. پێش لێکدان لێرە هەردوو ژمارەکان 398 و 48 نزیک کراینەوە. 398 بوویتە 400 48ش بووە بە 50. لێکدانی 400 لەگەڵ 50 سێ سفرەکان دەنووسینەوە. پاشان 5 چاریش یەکسانە بە 20 دەکا 20,000 سێو بە نزیکەی بە خەمڵاندن. ئێستا ئەژمێرکردن بە کاغەز و پێنووس بۆ لێکدانی ئەو دوو ژمارەیە. ژمارە گەورەکە لێرە لەسەرەوە نووسرایە، ژمارەکەی لەوی کە تریان بچووکتر کە دوو ڕەنووسە لە ژێرەوە نووسرایە. هەنگاوی یەکەم چییە؟ لێکدانی ڕەنووسی یەکان لەگەڵ هەر سێ ڕەنووسەکە. 8 جاران 8 64 چارەکە لێرە 6 لێرە. 8 جاران 9 72 کۆ 6 78 8 لێرە 7 لێرە. ئەوجە 8 جاران 3 24 کۆ ئەو 7 یەکسانە بە 31. ئەوە هەنگاوی یەکەم لێکدانی 8 لەگەڵ 398. هەنگاوی دووەم چییە؟ پێش هەموو شتێک دەبی سفرێک لە ژێر ئەو چارەی دانین. ئەوجا لێکدانی 4 لەگەڵ 8 4 جاران 8 32 دووەکە لێرە 3ش لێرە لەو سەرەوەی بێگومان نابی ئێستا سەیری ئەو ڕەنووسانە بکەین، تەنیا ئەو سەیەکە هەیە. پاشان 4 جاران 9 36 36 کۆ ئەو سەیە یەکسانە بە 39 9 لێرە 3 لێرە. ئەوجە 3 جاران 4 12 کۆ ئەو سەیە 15 ئەوەش 15. لە کاتی لێکدانی 4 لەگەڵ 398 ئەو سفرەش دادەنین چونکە چلە 4 نییەوەی ڕاستی بیت چلە لەبەر هەندێ هەمیشە ئەو سفرەی دادەنین. هەنگاوی سێم چییە؟ کۆکردنەوەی ئەو دوو ژمارەیە. کۆکردنەوەی ئەو دوو ژمارەیە تەنیا سەیری ئێرە بکەم. 4 کۆ 0 هەر 4 8 کۆ 2 10 سفر لێرە یەکەک لێرە. ئەوجا 1 و 9 10 یەکیش 11 یەک لێرە یەکەشکە لێرە 3 و 1 4 4 و 5 9 ئەو یەکەش هیچ نییە لەگەڵی کۆکەمەوە تەنیا یەکە. ئێستا ژمارەکە بووە 19,104 کە زۆر نێزیکە لە 20,000. 19,000 و 20,000 کەواتە هەڵەی گەورەم نەکردی لە کاتی لێکدان. ژمارەکە گونجاوە و زۆر نێزیکە لە ژمارەی خەمڵێنراو کە 20,000. ئەوە ڕێگەی
هەڵبژاردننی هۆکارێک بە کاغەز و پێنووس. چەند نمونەیەکی تر ئەژمێرکردنی هزری بەکاربینە لە لێکدانی 5,025. پێش هەموو شتێک یەک سفرم هەیە لێرە، دەتوانم سفرەکەی زوو بنووس. ئەو جا چاری جارانی 25 بکەم دەکاتە 100. لەلایەکی بنووسم سەدەکەیەوە کۆی بکەمەوە لەگەڵ پاشان 4 جاران 5,000 دەکاتە 20,000. سەدی کۆ بکەمەوە لەگەڵ 20,000 دەکاتە 100 لەگەڵ 20,000 دەکات 120,000. پاشان سفرەکیشم هەبوو ئەو سفرەی ئێرە کەواتە 4 سفرەکەی بزانم کو لەو کتێبەی کرایە وەکو ڕێی من نییە. لێرە ئەو چلە هەمووی جارانی 5,000ەکەی کەواتە 1 سفر لێرە 3 سفریش لێرە ئەوە 4 سفر پاشان 4 جاران 5 20 ئەوە 5 دانە سفر. 5 دانە سفرەکە نووسرایتەوە لێرە. ئێستا هەموو 40 جاران 25 1 سفر سفری چلەکەی 4 جاران 25 دەکا 100 کەواتە دەکا 1000. ئەوجا ئێستا دەبی ئەمن بینم 200,000 کۆ بکەمەوە لەگەڵ 1000. 200,000 کۆی بکەمەوە لەگەڵ 1000 دەکاتە 201,000. 201,000 ئەوە تا 201,000. ئەو ڕێیە باشترە لە ڕێیەکەی من تێکەڵ دەبوو. ئەوە تەواو. ڕێیەکی دیش هەیە لۆ لێکدان، ئەویش بەکارهێنانی بژمێر. ئەگەر ژمارەکان زۆر و گەورە بوون دەتوانین بژمێر بەکاربینین وەکو لێرە دیارە، بەڵام بژمێر زۆربەی زۆریان باڕانووسی لاتینینە یان ئینگلیزی، کەواتە ژمارەکە دەنووسرێتەوە لە چەپەوە لۆ ڕاست. ئەوها و هەندێک جار فاریزەکە نازانم لۆ لێرە لەسەرەوەیە زۆربەی زۆری فاریزەکە ئەو هادادەندرێ تەنیا بۆ ئەوەی دابڕینەکان دروستکەین. فاریزە نییە دەنا ئەو جۆرە فاریزە نییە، تەنیا بۆ دروستکردنی دابڕینەکانە هەتا خینەوەی ژمارەکە ئاسانبی، واتە 88,824. لە بیرت نەچی دەتوانی ئەنجامی لێکدان ئەژمێر بکەی بە بەکارهێنانی ڕێی یەکەم کاغەز و پێنووس، ڕێی دووەم ئامێری بژمێر ئەژمێر یان بژمێر، یان ڕێی سێیەم لێکدانی بە هزری. بەڵام نووسرایە پێش ئەوەی پرسیارەکەی لێک بدەی هۆکارەکەی هەڵبژێرە ئایا بە چه هۆکارێک لێکدانەکەی دروست دەکەی. کەواتە 3 ڕێ هەیە لەو کتێبەی ڕوونیان کردیتەوە. تەواو بووم لە لاپەڕە 90 سەردانەکی لاپەڕە 91. شرۆڤە بکە کەی دەتوانی ئەژمێرکردن بە هەزری بەکاربێنی، کەی دەتوانم ئەگەر ژمارەکانم ئاسان بوون سفریان لەگەڵ بوو یان ئەنجامی لێکدانەکەش سفری لەگەڵ بوو، ئەو کات دەتوانم
ئەژمێرکردنی هزری بەکاربینم ئەگەر ژمارەکانم ئاڵۆز و زەحمەت بوون ئاسان نییە ئەژمێرکردنی هزری ناچارم یان بژمێر یان کاغەز و پێنووس ئەنجامی لێکدان ئەژمێر بکە و ئەو هۆکارە بڵێ کە بەکاری دەینی 152 جاران 11 لێرە چونکە ئەو ژمارەیە ڕەنووسەکانی دووبارە دەبنەوە ئەژمێرکردن ئاسانە لێرە ئەگەر تەمەشاکەین 152 جاران 11 لە کاتی لێکدان لەگەڵ ڕەنووسیەک ژمارەکە هەروەکو خۆی دەنووسرێتەوە واتە پێی ناوێ ئەمن بیرکەمەوە یەکسەر دەنووسم 152 لە خوارێش دیسان دەنووسم 152 بەڵام پێشترێ دەبی سفرەکی لێرە دانێم ئەو جە بنووسم 152 زۆر ئاسانە ئێستا کۆ دەکەمەوە 276 1672 و ئەمن لێرە کاغەز و پێنووسم بەکارهێنا هەرچەندەوە کاغەز نییە بەڵام هۆکارەکە چییە ڕێگایەکە چییە بەکارهێنانی کاغەز و پێنووس پرسیاری سێ 31 جاران 22 لێرەش دیسان 22 ڕەنووسەکە دووبارە بوویتەوە کەواتە زۆر ئاسانە بتوانم یەکسەر لێکدانەکەی ئەنجام بدەم 2 جاران 1 2 جاران 3 6 دیسان 62 لە خوارێ بنووسم بەڵام پێشی ئەوەی بینووسم سفرەکی لێرە دادەنێم دیسان 62 ئەوجە ئێستا کۆیان بکەمەوە 0 2 0 هەردوو 6 و 2 8 682 ئەنجامی لێکدانەکەیە ئەگەر بمەوێ بزانم ئایا هەڵم کردیان نا بخەمڵێنم ئەو دوژمارانە نزیککەمەوە ئەو سیویەک بکەمە سی 22 بکەمە 20 ئەنجامەکە دەبیتە 682 زۆر نێزیکە لە 600 کاتە ئەنجامی لێکدانەکەم ڕاستە لێرە چونکە 2 سفر هەیە یەکسەر 2 سفرەکان دەنووسمەوە وەکو ئەوەی وایە حەفدەی جارانی پێنجی بکەم تەنیا 5 جاران 7 35 5 جاران 1 5 کۆ ئەو سەیە یەکسانە بە 8 8500 ڕاهێنان و شیکاری پرسیارەکان ئەنجامی لێکدان ئەژمێر بکە بخەمڵێنە بۆ ئەوەی ساغی کەیتەوە لێرە زۆر ئاسان نییە ئەو لێکدانە 434 جاران 28 434 جاران 28 بە خانە یەکان دەست پێ دەکەم 8 جاران 4 32 دوی لێرە دەنووسم سێش لێرە 8 جاران 3 24 کۆ 3 27 هەفتی لێرە دەنووسم سێش دووش لێرە دەنووسم 8 جاران 4 32 کۆ 2 34 هەمووی دەنووسم چونکە هیچ لێرە نەما ئێستا کە دێمە لای ڕەنووسەکەی دی یەکسەر ئەو سفرەی دادەنێم چونکە ئەو ڕەنووسە لە خانەی دەیانە ئەو جە 2 جاران 4 8 2 جاران 3 6 2 جاران 4 دیسان 8 ئەو ژمارە دەرچوو ئێستا کۆکردنەوە 2 7 و 8 15 4 و 6 دا یەکیش 11 3 و 8 11 یەکیش 12 ژمارەکە هەمووی بووە چەند ئەگەر دابڕینەکان دروستکەم دابڕینی یەکەکان و دابڕینی هەزاران 12152 ئێستا بابێم بخەمڵێنم بزانم ڕاستە ئەنجامەکە یان ڕاست نییە
434 بخەمڵێنم بیکەمە 400 و 28ش نزیک کەمەوە نەک بخەمڵێنم 28ش نزیک کەمەوە بیکەمە 30 12,000 12,000 زۆر نێزیکە لە 12,152 کەواتە ئەنجامی لێکدان ئەنجامێکی گونجاوە. پرسیاری 6 یەکەم شت با بخەمڵێنم 287 بیکەمە 300 هەفتەکەش هەروەکو خۆی بی 300 جاران هەفت دەکاتە 2100 سێ جاران هەفت دەکا 21 2100. ئێستا با لێکدانەکەی ئەنجام بدەم. هەفت جاران هەفت 49 هەفت جاران هەشت 56 کۆ ئەو چارە 56 لەگەڵ چاری دەکا 60 0 6 دوو جاران هەفت 14 کۆ 6 دەکا 20 2009 زۆر نێزیکە لە 2100 کاتە ئەنجامی لێکدان ئەنجامەکی شیاوە. 2009 پرسیاری 7 ئەو سفرە دێتە خوارێ 6 جاران 6 36 6 جاران 5 30 کۆ 3 33 3360. ئەگەر بخەمڵێنم لێرە خەمڵاندنەکەم تەواو کرد. لێرە ئەگەر بخەمڵێنم 56 بکەمە 60 ئەوی دی 60 دەکاتە 3600. وەڵامی منیش 3360 کەواتە زۆر باشە. هەڵا لەکوێدایە لە ڕاهێنانی 8 هەتادا هەڵەی جیاوازی باو هەیە باسی بکە هەر هەڵەیەک باسی هەر هەڵەیەک بکە و وەڵامی ڕاست. تۆزەک پرسیارەکی زۆر باش نییە چونکە مانای چی هەڵە لە چێە. ئەمن دەبی دانیشم یەکێک ئەو ژمارە بینم جارانی ئەو ژمارە بکەمەوە جارە چی دیکە یەکسەر ناتوانم یەکسەر بزانم هەڵەکە لە چێە کەواتە دەبی جارانی بکەم. 7 جاران 4 28 8 لێرە 2 لێرە 7 جاران 7 49 49 و 2 51 1 لێرە 5 لێرە 7 جاران 2 14 14 و 5 19 9 لێرە 1 لێرە و 7 جاران 1 7 و 1 8 ئەوە هەمووی ڕاستە. ئێستا 6 جاران 4 پێشی ئەوەی 6 جاران 4 دەبی یەکسەر لێرە ئەمن سفرەچی دانێم کەواتە ئەوە نابی ئەوها دەبی سفری دانێم لەژێر هەشتەکەی کاتە بە ئەو ژمارەی بنووسمەوە 8 9 1 8 وەکو خۆی بنووسمەوە لێرە لە کاتی 6 جاران 4 سفرەکی زوو دانێم ئەوجە 6 جاران 4 24 4 لێرە 2 لێرە 6 جاران 7 42 42 2 44 4 لێرە 4 لێرە 6 جاران 2 12 12 و 4 16 6 لێرە 1 لێرە 6 جاران 1 6 لەگەڵ 1 7 ئەوەش هەموو ڕاستە بەڵام جێیەکەی باش نەبوو دەبوایە سفرە چیش هەبە. ئێستا کۆیان بکەمەوە بێگومان ئەگەر لە جێ خۆی نەبوو ئێرەش هەر هەڵا دەردەچی. ئێستا کۆی بکەمەوە 8 5 9 4 13 8 و 6 14 1 15 7 و 1 8 دابڕینەکان دروستکەم دابڕینی یەکەکان و دابڕینی هەزاران 85,358. ئەگەر بەهات باو ئەو ژمارە خەمڵاندنمان دروست کردبا یەکسەر دەمزانی کە ئەو
ئەنجامە هەڵەیە، چونکە لە کاتی خەمڵاندن ئەو ژمارەی بکەمە 1000، ئەو ژمارەش بکەمە 7 دەبیتە 7,000 بەلای کەم، نەک 16,000. 7,000 زۆر دوورە لە 16,000، بەڵام 85,000 نێزیکە لە 7,000. کەواتە هەڵەکەمان زانێ دەبی هەمیشە سفر هەبی لە ژێر خانەی یەکان، لە جاری دووەم لە کاتی ڕەنووسی دووەم جاران دەکەم. لێرەش ئەوەی ڕاستی بی نازانم چییە هەڵەکە، بەڵام بە دیسان لێرە ئەمن ژمارەکان بنووسمەوە 5 8 7 2. لێرە چونکە هەردووچیان 8 یەک جاران دەکەم، ئەوی دیکە بەخۆی ئاسانە. 2 جاران 8 16، 7 جاران 8 56، یەکیش 57، 8 جاران 8 64، 64 کۆ 5 دەکاتە 7 دەکاتە 69. 69 5 جاران 8 40 کۆ 6 46. ژمارەکە ئەوە هەر هەڵەیە لە کاتی لێکدانیش، کەواتە هەشتەکەی دی لە چێ بنووسم یەکسەر سفرەک لێرە، ئەوجا ئەو ژمارەی هەمووی دەنووسمەوە پێی ناوێ دیسان، چونکە ئەویش هەر 8، کەواتە 6 لێرە، 7 لێرە، 9 لێرە، شەشەکەی دی لێرە، 4ش لێرە، هەمان ژمارە 4 6 9 7 6. ئێستا کۆکردنەوە 7 ببورن 6 13 17 16 11 5 516,736. ئەگەر بخەمڵێنم ئەو ژمارەی بکەمە 6,000، ئەو ژمارەش بکەمە 100، کەواتە دەکاتە 600,000. لێرەش 516,000 نێزیکە لە 600,000. لە کاتی ژمارەی گەورە دەتوانین بڵێن نێزیکە، چونکە ژمارەکانم گەورە کرد هەردووچیان، بەڵام خەمڵاندنەکی باش نەبوو. ئەگەر ئەوەم کردە 6,000 پێویستە ئەوە گەورەم کرد ئەوەی گچکەکەمەوە بیکەمە 8، ئەوها ئاسانتر دەبوو. بەڵام ئیدی زانیمان هەڵەکە لە چێە، لە کاتی لێکدان ئەو ژمارە هەڵە بوو. ئێرە چییە؟ ئێرە هەر نازانم ئەوەی ڕاستیبی هەڵەکە چییە، چونکە زۆر تێکەڵ و پێکەڵە، تەنیا ئەمن دەزانم بە خۆم لێچی بدەم. چ دەکەم پێشی هەموو شتێک ئەو 2 سفرەی دەنووسمەوە 0 0. ئێستا 25 جارانی 32 دەکەم. 2 جاران 5 10، 2 جاران 2 4 ئەو یەکەش 5. ئەو 2 سفرەم ئەمن وەکو ئەوەی وایە جارێ دایان نەنێم باشترە ببورن، جارێ ئەو 2 سفرەی دانەنێم لە کۆتاییەکەی دانێم، جارێ با لێکدانەکەی دروستکەم تەنیا لە کۆتاییەکەی سفرەکان دادەنێم، چونکە ئاسان نییە کاتێک کە سفر هەبی. 2 جاران 5 10، 2 جاران 2 4 یەکیش 5، 3 جاران 5 15، 3 جاران 2 6 یەکیش 7. ئێستا کۆیان دەکەمەوە 0 0 8. ئەو جادەینم 2 سفرەکەش دادەنێم، کاتە لێرە 1 0 نەبوو. ئەمن بەو جۆرەی نازانم لێرە هەڵەکە چییە کە کرایە، ئەوەی ڕاستی بی. ئایا کوو بیرکردنەوەکە کووە ئەو 500 لە چێ هاتیە نازانم، بەڵام ئەمن ئەوها دەکەم ژمارەکان بەبێ سفر لێک دەدەم
لە کۆتاییەکەی دوو سفرەکە ئەو سفرانەی هەمە دایان دەنێم زۆر ئاسانترە. کەواتە 80000 خەمڵاندنەکەی ئەگەر بکەم ئەو ژمارەی بکەمە 3000 ئەو ژمارەش بکەمە 30 لێکدانەکە دەبیتە 90000 لێرەش 80000 بوو زۆر باشە 90000 نێزیکە لە 80000. ئەوە هەڵەکان. ئێستا بێمە لای پرسیاری ژمارە 11 گۆڤارێکی وەرزشی 9822 بەشداربووی هەیە. هەر بەشداربوویەک مانگانە دوو دانە گۆڤاری بۆ دەچێت. هەر مانجێ دوو دانە گۆڤار. ژمارەی گۆڤارەکان چەندە کە لە ماوەی ساڵێک بۆ هەموو بەشداربووان دەچێت. پێش هەموو شتێک دەبی بزانم یەک کەس ساڵێ چەند گۆڤاری بۆ دەچێت. یەک کەس چەند گۆڤاری بۆ دەچێت. یەک بەشدار بوو یەک مانگ دوو گۆڤار. ساڵیش 12 مانگە کەواتە یەک ساڵ 2 جاران 12 یەکسانە بە 24 گۆڤاری لۆ دەچی. هەر یەک بەشدار بوو بە یەک ساڵ. هەمویان چەند بەشدار بوونە 9820 چەند 22 کەواتە 9822 جارانی 24 دەکەم. بزانم چ ڕوو دەدا. 2 جاران 4 جاران 2 8 4 جاران 2 8 4 جاران 8 32 32 4 جاران 9 36 36 و 3 39. ئێستا ئەگەر جێم هەبی ڕەنگە جێم نەبی تۆزێک بیهینمە ئێرە هەتا بتوانم دووش لێکدەم لەگەڵ ژمارەکە. ئێستا سفرەکی زوو لێرە دانێم 2 جاران 2 4 دیسان 2 جاران 2 4 2 جاران 8 16 2 جاران 9 18 یەکیش 19. ئێستا کۆیان بکەمەوە دوو ژمارە 8 12 2 4 6 یەکیش 7 9 6 15 3 و 9 12 یەکیش 13 2. ئێستا چەند بوو ژمارەکە؟ ئەگەر دوو دابڕێنی لۆ دروست کەم 235728 دانە گۆڤار ساڵێ بۆ هەموو بەشدار بووەکان کە 9822 کەس بوون. ئەگەر هەڵم نەکردبی لە کاتی لێکدان. پرسیاری 12 باوکی کاروان 11 تابلۆی هونەری کڕی نرخی 68000 دینار بۆ هەر پارچەیەک تابلۆ بە پارچەیە بۆ هەر دانەیەک بۆ هەر یەک تابلۆ وە 5 گوڵدانیشی کڕی بە نرخی 16000 دینار بۆ هەر گوڵدانێک. ئایا باوکی کاروان چەند پارەی داوە بۆ هەموو 11 تابلۆیەکان و 5 دانە گوڵدانەکان؟ 11 دانە تابلۆ 1 2 3 4 5 6 7 8 9 جێم نەبوو ئەوەش 10 ئەوەش 11. هەر یەک تابلۆ بە 68000 دینار 68000 جارانی 11 بکەم
پێشی ئەوەی تەمەشای گوڵدانەکان بکەین دەبی ئەمن 68 جارانی 11 بکەم. 68 جاران 11 چونکە 11 ڕەنووسەکان دووبارە دەبنەوە زۆر ئاسانە. 8 6 دیسان 8 6 کۆیان دەکەمەوە 8 چاردا 748,000 دینار بۆ تابلۆیەکان. 748,000. ئێستا 5 دانە گوڵدانیش بوو، هەر گوڵدانێ با گوڵدانەکان لا بەمجارێ، هەر گوڵدانەشی بە 16,000. ئێستا 5 جارانی 16 بکەم. 5 جاران 6 30 5 جاران 1 5 و 3 8 80,000 دینار. لێرەش بووە چەند؟ بووە 7 4 8 7 4 8 لێرەش ئەوجا کۆیان بکەمەوە 80 لەگەڵ 748 کۆ بکەمەوە دەکاتە 828,000 دینار. پارەی داوە 1000 دینار. ئەوە تێچووی هەموو گوڵدانەکان هەر پێنجیان لەگەڵ تابلۆیەکانیش. ئێستا تەواو پرسیاری 13 مرۆڤ ڕۆژانە نزیکەی 8 کوب ئاو دەخواتەوە. ئایا لە هەفتەیەک نزیکەی چەند کوب ئاو دەخواتەوە و لە 30 ڕۆژ چەند کوب ئاو دەخواتەوە؟ نازانم مرۆڤ ئایا بە کوب ئاو دەخواتەوە یان بە بەرداخ؟ لێرە 8 بەرداخ ئاو هەر 1 ڕۆژ 8 دانە. هەفتەیەک چونکە هەفتە 7 ڕۆژە کاتە 7 جارانی 8 دەکەم لە 1 هەفتە 56 دانە بەرداخ ئاو. 1 مانجیش 30 ڕۆژە واتە لە 30 ڕۆژ چەند؟ لە 30 ڕۆژ واتە لە 1 مانگ 56 جارانی 30 دەکەم لە کاتی لێکدان کردیا 1680 بەرداخ ئاو لە 30 ڕۆژ. ئەوەندە بەرداخ ئاوە 1680 لە 30 ڕۆژ. ئەوەش تەواو ئەنجامی لێکدان ئەژمێر بکە و ڕێگایەکە شرۆڤە بکە. ئەمن پێویست ناکە هەموو پرسیارەکان چاکەم خوێندکاری ژیر، پێویستە بە خۆت ئەو ئەنجامی لێکدانەی دروستکەی و تەنیا ئەمن خەمڵاندنەکەی دەکەم. ئەنجامی لێکدانەکە دەبی نێزیک بی لەو ژمارەیە. ئەگەر ئەوش بکەمە 30 نێزیک بی لە 21,000. ئێستا ئەنجامی لێکدان ئەوانش زۆر ئاسانن، پێویست ناکە ئەمن پرسیاری 15 و 16 چاکەم، بەڵام پرسیاری 17 گرنگە. گەشتی دەریایی لە کاتژمێر 9:15 خولەک پێش نیوەڕۆ دەستی پێکرد و لە کاتژمێر 2:50 خولەکی دوای نیوەڕۆ کۆتایی پێهات. ئایا ماوەی گەشتەکە چەندی خایاند؟ هەمیشە لە کاتی ماوە کاتژمێری کۆتایی کەم کاتژمێری دەست پێک و هەمیشە ئەگەر دوای نیوەڕۆ بوو 12 کاژێری زیاد دەکەم لۆ ئەو کاژێرە، کەواتە 2:50 خولەکی دوای نیوەڕۆ 12 کاژێری لەگەڵ کۆ دەکەمەوە دەکاتە کاتژمێر چەند؟ کاتژمێر 4:50 خولەک. ئەو جە 4:50 خولەک
کاتژمێر 9:15 خولەکی لێ بڕوا کە دەست پێکە زۆر زۆر باشە. ئێستا زۆر ئاسانە 10 پێنجی لێ بڕوا 5 4 لێرە بووە 4 یەکی لێ بڕوا 3 ئەوجا 4 9 لێ بڕوا دەکاتە 5 کاژێر و 35 خولەکی خایاند ماوەی گەشتەکە. 5 کاژێر و 35 خولەک دەتوانم ئەوها بنووسم 5 کاژێر و 35 خولەک. ئەوە وەڵامەکەیە. پرسیاری 18 ئەژمێر ناکەم. پرسیاری 19 لە بەیانەی 20 حوزەیران هەتا 16 تەمووز دەکات چەند؟ هیچ پێویست ناکە باسی بەیانەی و نیوەڕۆ بکرێ، تەنیا 20 حوزەیران هەتا 16 تەمووز دەکات چەند. ئەگەر 20 حوزەیران هەتا 20 تەمووز بە دەیکرد 30 ڕۆژ، بەڵام چونکە هەتا 16 4 ڕۆژی لێ کەم دەکەمەوە دەکاتە 26 ڕۆژ. ئەوجە نازانم ڕاستەیان نا، چونکە مەرجنیا ڕاست بی. ژمارنەکە کووە باسی بەیانی دەکەن و ئێوارە و ئەو شتانە پێویست ناکە پرسیارەکان ئالۆزترکەین لەوەی کە هەیە. بەڕای من دەکاتە 26 ڕۆژ. لێرە هاتمە کۆتایی لاپەڕە 2 لاپەڕە 91 وابزانم 2 لاپەڕە بوو، بەڵێ 91 دێما کۆتایی ئەوانەیە هەتا ئەوانەیەکی نوێ هەر بژی.